باوکمان ئێمەی خۆش ناوێت لەبەر مەسلەحەت و بەرژەوەندی، لەبەر ماڵەکەمان ئێمەی خۆش ناوێت، چونکە ڕۆژێک بوو ئێمە هیچ نەبووین، وەزنی مریشکێکمان نەبوو ئێمەی خزمەتە کرد. خۆ کاتە پارەمان هەبوو، حتا ئێمەی گەورەکەت پارەمان هەبوو، هەموو ڕۆژە نەمانەوە باوە پارەمان بەرێ، بەڵام ئێمەی هەر خۆشەویست لەبەر مەسلەحەت پارە، لەبەر جوانیەکەمان، لەبەر شەهادەکەمان خۆشمانی ناوێت، چونکە پێش ئەوەی لەدایکیش بین و کاتێکش کە هاتینە دنیاوە پێش ئەوەی پێش بگرین و قسەش بکەین هەر ئێمەی خۆشەویست لەبەر شەهادە و پارە و پول نەبوو. بۆیە مەسلەحەت و بەرژەوەندی تێدا نییە، تەنها خۆشەویستی ڕاستەقینەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحی سونەنی ترمزیاتۆ دەفەرمێ: الوالد أوسط أبواب الجنة فإن شئت فأضع ذلك الباب أو احفظه. باوك دەرگای ناوەڕاستی بەهەشتە، دەرگایەک لە هەشت دەرگاکەی بەهەشت ناوی دەرگای باوکە. باوک چۆن دەرگای ڕەیانمان هەیە، دەرگای ترمان هەیە، ئاوا دەرگایەکمان هەیە لە ناوەڕاستی بەهەشتایە، دەرگاکانی بەهەشتایە. جا وەسەط ئەوسەط هەم بە معنای ناوەڕاست دێ، هەم بە معنای بەرزترین و باشترین دەرگایش دێت، ئەفضل. کەواتە دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت ناوی دەرگای باوکە. بێگومان دایکیش دەگرێتەوە، بەس باوک بە دەرەجەیەک. جا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: هەر کەسێک پێی خۆشە با پارێزگاری لەو دەرگایە بکات بۆی لێ بڕاتە ژوورەوە، یاخود با لە دەستی بدات. بەچی پارێزگاری لێ دەکەی؟ بەوەی کە لەگەڵ باوکدا باش بیت، بەوە لە دەستی ئەدەی کە لەگەڵ باوکدا خراپ بیت. ڕێزی باوکت بگرە. شەرمەزارەیە بۆ مناڵ، هەر مناڵێک باوک و دایکی چۆن دەڵێ ماستاوی بۆ بکە بۆی کە لی تۆڕە نەبێ، بەڕاستی ئەوە شەرمەزارەیە بۆ مناڵە. مناڵێک ئەوەندە خراپ بێ باوکی دایکی ماستاوی بۆ بکەن بۆی کە مناڵەکان تۆڕە نەبێت، ئەوە خراپترین مناڵە. ئەگینا مناڵی باش بە پێچەوانەوە هەوڵەدا باوکی تۆڕە نەبێ لی، دایکی لی تۆڕە نەبێ. جا ئەو دەرگایە پارێزگاری لێ بکەن، دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت دەرگای باوکە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکا پارێزگاری لێ بکەین. کەواتە باوک زۆر گرنگە، چونکە لەو دەرگایەوە کەسانێکی زۆر بانگ دەکرێن لە ڕۆژی قیامەتا تۆ لەگەڵ باوکتا چاک بوویتە، فەرموو لە دەرگای باوکە وەرە ژوورەوە. کەواتە باوک زۆر گەورەیە، نەڵی پیاوێکی بە تەمەن و ئەختیارە، زۆر گەورەی لای خوای گەورە. لەگەڵ باوکتا باش بە تا دوعای خێری زیاترت بۆ بکە. وەکو ئیسماعیل پێغەمبەر بە صلی الله عليه وسلم لەگەڵ باوکیا چۆن بوو، فەرمی باوە گیان سەرم بڕە، مادەم فەرمانی خوایە سەرم بڕە. وەکو کوڕەکەی نوح مەبە سەلامی خوای لەسەر بێ کە ئەی ڕۆڵە گیانوەرە ناو کەشتێکە ئەو ڕایە کرد، بە قسەی باوکی نەکرد. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح ئەبو داووددا دەفەرمێ: ثلاث دعوات مستجابات لا شك فيهن ودعوة الوالد على ولده. سێ دوعا هەیە گومانی تێدا نییە قبوڵە لای خوای گەورە. یەکێک لەوانە ئەوەیە دوعا باوک بە هەمان شێوە دایکیش دوعا بکە بۆ مناڵەکەی، یا دوعا لە مناڵەکەی بکات. هەردووی حەدیثی لەسەراتەوە دوعای خێرت بۆ بکەن یا دوعای خراپ. کەواتە ئاگادار بە، ڕێزی لێ بگرە